دووبارە سڵاوتان لەبێ ئەزیزان و خۆشەویستان. ئەمە ناونیشانی سیمینارەکەمانە سوودوەرگرتن لە دەرفەتەکان خوێندن و سکۆلەرشیپ لە وڵاتی چین. من هاوڕێ ئەمین خدر هاوڕێ هەڵبنی خوێندکاری دکتۆرا لە زانستی بەڕێوەبردن و ئەندازیاری لە زانکۆی هاربین بۆ تەکنەلۆژیا کەمپسی شاری شەنجەن لە هەرێمی گوانگدۆنگی باشووری وڵاتی چین و بەڕێوەبەری پلاتفۆرمی www.study.krd. ئەمەوە لێرە ئەمڕۆ بەپێی توانای خۆم بەپێی و معلوماتەی کە من لامە لە خزمەتی بەڕێستانە کۆمەڵە معلومات لەسەر خوێندن لە وڵاتی چین بۆ ئێوەی بەڕێز عرض بکەم و بەپێی توانای خۆم بتوانم هاوکارتان بم. طبعا پێشەکی ئەمە من باسێک لەوە بکەم کە منیش ڕۆژگارێک وەکو ئێوە ینی پێش کۆرۆنا ساڵی 2019 بە حکمی من 2018 تەخەڕوجم کرد لە زانکۆی سلێمانی بەشی ژمێریاری. دواتر لە ساڵی 2019 لە ڕێی بەڕێزێکەوە ڕاستیم سپاسێکم لێرەوە پەیمانگای نۆستالژیام ناسی. ئیتر دواتر دوای گەڕانێک لە فەیسبوک و بزانم ئەم پەیمانگایە چۆنە و چۆن نییە. ئیتر هاتم پێشوەختە قسەم لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە کرد بە تایبەت مامۆستا غەریب و مامۆستا لوقمان. ئیتر بڕیارمدا بەشداری لە کۆرسێکی پریپەرێشنی ئایلتس بکەم، ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی ئایلتس. دوای ئەوەی کە بەشداری کۆرسەکەم کرد سپاس بخوا کۆرسەکە زۆر باش بوو، یعنی من زۆر ئیسفادەم لێ کرد. ڕاستی من ئەو کاتە نیازی ئەوم هەبوو بچم بە وڵاتی کەنەدا بۆ خوێندن، تەنانەت تەقدیمیشم کرد، دواتر ڕەفزم بۆ هاتەوە. بەرحاڵ من زۆر سوودم لە کۆرسەکە بینی و ئیمتیحانیشم کرد. دوایەوە ئیمتیحانی ئایلتسم نەکرد، بەڵام هەمان تەکنیکەکانم بەکارهێنا بۆ ئیمتیحانێکی تر و سپاس بخوا نەتیجەکەم زۆر باش بوو. لە دوای ئەوە سکۆلەرشیپ لە وڵاتی چین کرایەوە کە ساڵانە سکۆلەرشیپ بکرێتەوە لە ڕێی حکومەتی چینەوە، سکۆلەرشیپی زانکۆکان کە بە تەفاسیلە چینە ناوی. ئیتر ئەوە دەواازەیەک بوو بۆی کە من ینی لە ڕێی کۆرسێکی پریپەرێشنی ئایلتس و ئامادەکاری بۆ ئایلتس ینی من بێمە ناو جیهانی ئیمتیحانی زمان و بەشداریکردن و وەرگرتنی سکۆلەرشیپەکان. لەبەرەوە ینی هەر بەڕێزێک لە ئێوە ئەگەر نیەتێکی هەیە بێ بۆ نمونە لە وڵاتی چین بیان هەر وڵاتێکی تر گرنگ نییە، گرنگەوەی نیەتێکی خوێندن و نیەتێکی باش بێ. من لێرە پشتگیریەکەمەوەی کە بە منیش بکرێ من لە خزمەتیام. و دوای ئەوە من هاتم لە وڵاتی چین دەستم کرد بە خوێندن و ئەمڕۆ لێرە ئیشەڵا باسی ئەزموونی یعنی ئەو ئەزموونەی کە لێرە بینیومە هەوڵەدەم لەم فایلی پاوەرپۆینتەیە بۆ ئێوەی بەڕێز پێشکەش بکەم. پێم وابێ خەڵکی تر ئەوێ جوین بکەن. زۆر باش. ئیتر ئێمە لێرەدا باسی کۆمەڵ شتەکەین لە پێشەکیە هەنێ وردەکاری هەیە باسەکەین. دواتر لە خوێندن لە دەرەوەی وڵات و بە تایبەتی خوێندن لە وڵاتی چین، شێوازەکانی خوێندن لە وڵاتی چین چی بکەین تا بێ بەرامبەر بخوێنین و بەشێکمان داناوە بۆ پرسیارانەی کە لە مێشکی بەڕێستانە دروست دەبێت. پێشەکی من بە خێراتنی هەمووتانەکەم و خۆشحاڵم کە لێرە بتوانم سوودێک بۆ بەڕێستان بگەێنم. ئیتر لە کاتی کۆتایی ئەم سیمینارەوە یاخود دواتر هەر پرسیارێکتان هەبوو بەسەر چاوم بە پیتوانە هاوکارتانە بم. ئامانجی سیمینارەکە چییە؟ لێرە بس زۆر باشە. ئامانجی سیمینارەکەی ئێمە پێشکەشکردنی تێڕوانینێکی گشتیە لەسەر دەستکردن بە گەشتی خوێندن لە وڵاتی چین و بە تایبەتتر سەبارەت بەو دەرفەتانەی بۆ خوێندنی بێ بەرامبەر بەردەستە لە وڵاتی چین. جا بەڕێزە دەگەر خوێندکار بی کە بتەوێ بە کاردوست ماستەر یاخود دکتۆرا بەدەستبێنی یان بتەوێ کۆرسێکی زمانی چینی وەربگری تا داهاتووی پیشەیت هەبێ بە هەر جۆرێک لە جۆرەکان بە دوای ئەزموونێکی ئەکادیمی ناوازەی ئاگەڕێن. ئامانجی ئەوەیە کە زانیاری پێویستت پێ بدات بۆ بڕیاردان لەسەر هەنگاوی یەکەمت سەبارەت بە خوێندن لە وڵاتی چین. بەس ئەفۆکاک هەست زانم ناتوانم بەڕێزت بکەم بە ئەگەر بکرێ بەڕێزت هاوکارم بی بۆ کەسانی کە دێنە ناوەوە.
عفو کاکە دەتوانی ئێستا وەکو ئەدمینێک کێشەمان نامیشەوە. زۆر باشە زۆر باشە کێشەمان نابێتەوە بەڕێزی برای بەڕێزی چاوەڕوانی چی بکەین ئێمە لەم سیمینارە؟ بە درێژای سیمینارەکە ئێمە بازە سوودەکانی خوێندن لە دەرەوەی وڵات و شێوازی ژیان لە وڵاتی چینەکەین و بە تایبەتتر وڵابینەوە لە پرۆگرامە ئەکادیمیە جۆراوجۆرەکان کە زانکۆکانی وڵاتی چین پێشکەشیەکەن و بە شێوەیەکی سەرەکی لە بژاردەی جۆراوجۆری سکۆڵەرشیپەکانە کۆڵینەوە باس لە لایەنە پراکتیکەکانی ژیان و خوێندن لە وڵاتی چینەکەین. تا کۆتایی ئەم دانیشتە ئەتوانن بەڕێستان چاوەڕێ بکەن کە تێگەشتێکی ڕوونترتان هەبێت لە سوودەکانی خوێندن لە وڵاتی چین و دەرفەتە بەردەستەکانی سکۆڵەرشیپ و هەنگاوەکانی پێویست بە پرۆسەی داواکاری. دێنە سەرەوەی کە گرنگی خوێندن لە دەرەوەی وڵات چییە؟ وەکو باسیشم کرد پێشوەختە یعنی هەر بەڕێزێک لێەوە حتمما بۆیە هاتوۆتەم سیمینارە بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان بەنیەتی خوێندنی دەرەوە سەفەر بکە. ئیتر خوێندن لە دەرەوەی وڵات ئەتوانم بڵێم ئەزموونێکی فرێلایەنەوە تا تەنها یەکلایەن ناگرێتەوە. سوودەکانی ئەتوانین بڵێن درێژە بێتەوە بۆ بواری کەسی و ئەکادیمی و پیشەیی و ئاسانکاریەکە بۆ ئەوەی کە خوێندکار شارەزای کللتور و دیدگا جیهانیەکان بێت و گونجاندن لەگەڵ ژینگەی چواردەور و خۆڕاگری فێری خوێندکارەکە. دەستکەوتە ئەکادیمیەکانی بریتیە لە دەستڕاگەشتن بە پرۆگرامە تایبەتمەندەکان و دەوڵەمەندکردنی زمان و بەرزکردنەوەی کارامەی خوێندکارەکە. خاڵێکی تر کە ئەوەیە بریتیە لە بەرکەوتن لەگەڵ خوێندکارانی بیانی کاریگەری تەواوی بێ لە گەشەکردنی کەسی و سەربەخۆیی و لێهاتوویە بەخشێ بە کەسەکە. لە ڕووی پیشەییەوە ئەتوانین بڵێن لە ڕووی پیشەیەوە ئەزموونی خوێندنی دەرەوە دەرفەتی زیاتر بۆ خوێندکارەکاتەوە و لە بۆکسی ناوچەکەی خۆی دەرەچێەوە. تا تۆ ئێستا بۆ نەگەر لە سلێمانی هەولێر هەرێمی کوردستان و عێراقی کۆمەڵە دەرفەتی کارت هەیە بەڵام کە تۆ ئەچی لە دەرەوە ئەخوێنی یعنی تۆ سەفەری دەرەوەی وڵاتەکەی لە بۆکسێکی دیاریکراوی خۆت دەرەچی لە ناوچەیەکی بچووک دەرەچی تۆ بەرەو ناوچەیەکی گەورەترە ڕۆی. ئەیتر ئەمە بۆ داهاتووی پیشەیی خۆت زۆر باشە توانی لەگەڵ گونجانتە یعنی لە هەر وڵاتێکی تر سبەی ڕۆژێ بتوانی ئیشت دەست بکەوێت. با بینە سەرەوەی تێڕوانینێکی گشتی لەسەر وڵاتی چین. وڵاتی چین یەکێکە لە پڕدانیشتوانی ترین وڵاتی جیهان کە شانازی بە مێشوویەکی دەوڵەمەند و کللتوری و کللتورێکی هەمەچەشن و ئابوووریەکی خێرا و گەشە سەندووە ئەکا. وڵاتەکە ئەکەوێتە بەشی باشووری بەس عەفو بۆ ڕێزان پێم وابێ بە ئەم بەڕێزە زۆر بگرین بۆی زۆر باش بگورن کە ئاوا جارجار ئەستانی تێکوێ. یعنی وڵاتەکە ئەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی گۆی زەوی و ڕووبەرەکەی یەکێکە لە گەورەترینی وڵاتەکان لەبەر ئەوە جوگرافیای وڵاتەکە لە یەک کاتە هەر چوار وەرزەکە لە خۆگرێن و چین بە شارستانیەتێکی کۆن و بە شوێنەوارەکانی وەک شوورای چین و بەژاریکردن لە فەلسەفە و بنیادنان و بازرگانی و تەکنەلۆژیا ناسراوە و بۆتە هێزێکی جیهانی لە ئێستادا. سەرهەڵدانی ئابووریەکەی بە هاوکاری پیشەسازیە خێراکە و پێشکەوتنی تەکنەلۆژیا بووە. پابەندبوونی وڵاتەکە بە پەروەردە و هەبوونی زانکۆ ئازبەرزەکان وای کردووە ژمارەیەکی بەرچاو لە خوێندکارە نێودەوڵەتیەکان ساڵانە بە دوای دەرفەتدا ئەگەڕێن بۆ بەدەستهێنانی قبوڵی خوێندن. و چین تێکەڵێکی ناوازەی نەریت و مۆدێرنیە واتە هەم کللتور هەم زانست و مۆدێرنی تێکەڵ کردووە و بەردەوام و ڕۆڵی سەرەکیە لە داڕشتنی کاروباری جیهانی لە سەرانسەری کەرتە جیاوازەکانە. با ڤیدیۆیەکمان هەیە لەسەر وڵاتی چین بۆی کە زیاتر شتەکە لای بەڕێستان ڕوون بێ.
دێت سەرەوەی کە ئێمە باشە هەمومان نەزانین وڵاتی چین وڵاتێکی پێشکەوتووە، بەڵام بۆچی ئێمە وڵاتی چین هەڵبژێرین بۆ خوێندن؟ ئەم وڵاتە یعنی خوێندکار کاتێک دێت بۆ وڵاتی چین دەرگاکی نوێ و چۆنەڵی پڕ ئومێد بەرەو ڕوو یەکرێتەوە کە خۆی لەمانەیە بینێتەوە. خاڵی یەکەم وەیە دەستکردن بە خوێندن لە باشترین سیستەمی پەروەردە و فێرکردن کە بە تایبەت وڵاتی چین بە زۆربەی کە زانستیەکانی ئەم ڕۆژگاریە لە پێشەنگە. و خاڵی دووەم ئەوەیە کە وڵاتی چین دووەم جڵهێزترین وڵاتی ئابووری جیهانە و نزیکیشە لەوەی کە بێ بە یەکەم. ساڵانە گەورەترین پێشانگاکانی کارگە و کاڵاکان لەم وڵاتە ئاکرێتەوە. خاڵی سێمەیە لە ڕووی ئەزموونی بازرگانیەوە خوێندکار ئەگەر ئارەزووی کاری بازرگانی هەبێت ئەتوانێت ئەزموونێکی نایاب بۆ خۆی دەستەبەر بکات، چونکە گەورەترین پێشانگای نێودەوڵەتی و ناوخۆیی بۆ بواری ئاڵگۆڕی بازرگانی و بوارەکانی تر ئەکرێتەوە، جگە لە هەبوونی گەورەترین بازاڕەکانی دابینکردنی کاڵا بۆ تەواوی جیهان. و لە خاڵی چوارەمە بەهۆی گەورەی وڵاتەکەەوە کە شوهای وڵاتی چین کەشێکی چواروەرزیە لە یەک کاتە، واتە ئەگەر زستانت بوێ ئەتوانی بچی بۆ بەشی باکوور، و ئەگەر هاوین و بیابانت ئەوێ ئەتوانی بچی بۆ بەشی ڕۆژئاوا، وەگەر بەهار و پاییزیشت بوێ ئەتوانی بێتە ئەم ناوچەی من کە بەشی باشووری وڵاتەکەیە. گرنگیدان بە کەرتی گەشتیاری و پاکوخانی شوێنە گەشتیاریەکانی وڵاتی چین هۆکارێکە کە خوێندکار بێزار نەبێت لە ماوەی خوێندنەکەی، چونکە ینی بەجددی ژینگەی خوێندن کارگیری زۆری هەیە لەسەر سەرکەوتنی پرۆسەی خوێندن. و ژینگەی وڵاتی چین ژینگەیەکی چۆنەڵی لە عەقڵ دەرچووە، هێندە پێشکەوتووە وڵاتەکە تەواو بەستراوەتەوە بە تەکنەلۆژیای سەردەم و خوێندکار کاتێک دێتە ئەم وڵاتە یاخود هەر کەسێکی تر تازەترین گۆڕانکاریەکانی جیهانە بینێت. خاڵی حوتەم وەیە کە شێوازی گەشتکردن و هاتوچۆ لە وڵاتی چین زۆر ئاسانەوە، خوێندکار ئاشنا دەبێت بە هۆکارەکانی گواستنەوە وەکو پاسگیری گشتی و تەکسی و پاسی گشتی و مێترۆ و شەمەندەفەری خێرا و هۆکاری ئاوی و تا ئاستی ئاسمانی. دەرفەتی نایە بۆ فێربوونی زمانی چینی بە تێکەڵبوون لەگەڵ خەڵکە بیانی دۆستەکەی کە ئەمەش ئەکرێت لە داهاتوە تۆ بتوانین ئیسپادەی لێ بکەیت بۆ بواری پیشەیی خۆت کە هەر لەم وڵاتەیە بتوانین دەست پێ بەکارکردن یاخود لە هەر وڵاتێکی تر. و خاڵی کۆتایی کە تەبان کۆمەڵی خاڵ هەیە، بەڵام من لێرەدا نۆ خاڵم باس کردووە. خوێندن لە وڵاتی چین هۆکارێکە بۆ بەهێزبوونی باگراوندی کەسی و دروستکردنی کەسایەتێکی نایاب و تایبەت بۆ کەسێک کە دێت لێرە ئەخوێنێت. دێنە سەر شێوازەکانی خوێندن لە وڵاتی چین. بزانین چەند شێوازمان هەیە. شێوازی یەکەم خوێندنی درێژخایەنە وەکو بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرا، واتە لە 6 مانگ بەرەو سەرەوە. و شێوازی دووەمیان خوێندنی کورتخایەنە. شێوازی خوێندنی درێژخایەن چەند شێوازێک ئەگرێتەوە ئەمیش: خوێندن لەسەر ئەستۆی قوتابی، خوێندن بە شێوازی سکۆلەرشیپ کە ئەمیشیان دوو جۆرە، سکۆلەرشیپی ڕێژەیی و سکۆلەرشیپی گشتی. خوێندنی کورتخایەن خۆی بینێتەوە لە کۆرسی زمانی چینی و یاخود هەر کۆرسێکی تری وەرگرتنی ڕاهێنان و گەشتپێدانی کار. دێنە سەر خوێندن لەسەر ئەستۆی قوتابی. من لێرەیە کۆمەڵێ خاڵم وەرگرتووە، کۆمەڵێ پۆینتم وەرگرتووە لێرە. نرخەکان بزانین ئەم نرخانەی کە دامانناوە بە نزیکەییە. وەکو کرێی خوێندن بۆ خوێندنی بەکالۆرۆس 2500 دۆلارە، واتە 25 وەرەقە بۆ یەک ساڵ، و خوێندنی ماستەر 3000 دۆلارە بۆ یەک ساڵێک، و خوێندنی دکتۆرا 4500 بۆ ساڵێک. ئەم نرخانە بە نزیکەیین ئەکرێ نرخی بەرزتر هەبێ و نرخی کەمتریش هەبێتمان. لە دوای ئەو بەشە ناوخۆییمانەیە شارە یەکەمەکانی وەکو بەیجین و شانگهای و گوانجۆ و شنجن کە ئەمانە بە مێگاسیتی بەناوبانگن. بۆ ساڵێکی بەشە ناوخۆیی 1700 دۆلار، واتە 7 وەرەقە. شارە دووەمەکان وەکو چینگ و ووهان و نانجین و شارەکانی تر 1000 دۆلارە بۆ ساڵێک. شارە سێمەکان وەکو هایکۆ و لۆیانگ و گویلین 700 دۆلارە بۆ ساڵێک. ئەمە بۆ بەشە ناوخۆیی. کە وەکو وتم ئەم نرخانەی کە باس یەکەین لە ئەم سیمینارە هەمووی بە نزیکەییە. و خەرجی تری زانکۆ، ئەوەی کە ڕەبتی هەیە بە زانکۆ، پێوەستە بە زانکۆوە، دڵنیایی واتە بیمەی تەندروستی 100 دۆلار بۆ ساڵێک. پشکنینی پزیشکی 50 دۆلارە یەک جاری ئەو پارەیە ئەدەی. و ڤیزا کاتێک تۆ دەی بۆ وڵاتە 50 دۆلارە.
واتە ڤیزەی یەک ساڵی ڤیزە یەک ساڵی کە تۆ دەیتە ئێرە ڤیزەیەکی کورتخایان وەرەگری لە عێراقەوە دوای کە دەیتە ئێرە ڤیزەکە دەبێت تازە بکەیتەوە ئەبێ بە ئیقامەی یەک ساڵی واتە بۆ هەر ساڵێک $50 و مەلزەمە و پێداویستی تری خوێندن ئەویان نەزانراوە و خەرجی ژیانی ڕۆژانە چۆنە بۆ نمونە بۆ نانی بەیانی ڕاستی نان لێرە زۆر گران نییە بابەتی خواردن نانی بەیانی ئەکرێت لە $1 تا $2 بێ بۆ هەر ژەمێک و نیوەڕۆ ئێوارە هەروەکو یەک دەتوانین سێریکەین $2 تا $3 بۆ ژەمێک بۆ کاری گواستنەوە لە وڵاتی چین ڕاستی هەرزانە بەراورد بەوەی کە وڵاتێکی هێندە گەورەیە میترۆ ئەتوانین بڵێن لە 50 سنتەوە ڕاستی ئەم نرخانە هەمووی بە یوانە بەڵام لێرە من کردومە بە $، بۆی کە تا ڕادێک شتەکە وازەحتر بێت میترۆ بۆ هەر جارێک بەکارهێنان 50 سنت تا $1.5 کە چەند لاین ببڕی چەند شوێن بڕۆی هەمان شتەواتە تۆ کاتێکە چی بۆ شوێنێک ئەکرێ بە چەند لاینێک دواتر دابەزی بڕۆی تا ئەو شوێنی کە ئەچیتە دەرەوە لە میترۆکە هەر هەمان پارێ واتە تۆ چەند شەمە دەفەر ببڕی کێشەت نییە بەڵام کە چویتە دەرەوە یەکجار پارەکەت لێڕوە و بۆ پاسیش 20 سنت تا 50 سنتە بۆ هەر جارێک ئەمە لە ناو خۆی شارەکەیە و ئینتەرنێت و مۆبایل $3 تا $6 لە مانگەکە سەبینە سەر شێوازی ئەوەی کە سکۆڵەرشیپەکان کێ دابینەکە چونکە لێرە ئەمە باسی خوێندنمان کرد لەسەر ئەسپی قوتابی و دوای خوێندنی سکۆڵەرشیپمانەیە دابینکەرانی سکۆڵەرشیپ کێیە ئەکرێت سکۆڵەرشیپەکان چەند لایەنێک دابینی بکاوەکو سکۆڵەرشیپی ئەنجومەنی سکۆڵەرشیپەکانی چین CSC بۆ بەناوبانگە کە لە ئێستاە کراوەتەوە سکۆڵەرشیپی هەرێمەکان ئێستا بۆ نمونە من لە هەرێمی گوانگدۆنگم سکۆڵەرشیپی تایبەت بە خۆی هەیە یاخود هەرێمەکانی تر بە هەمان شێوە و سکۆڵەرشیپی حکومەتی بەیجین خۆی ئیشارەکە و سکۆڵەرشیپی شارەکان هەر یەکێک لە شارەکان سکۆڵەرشیپی خۆی هەیە سکۆڵەرشیپی زانکۆکان و چەندەها جۆری تری سکۆڵەرشیپ خوێندن بە سکۆڵەرشیپیش چەند جۆرێکێتەوە سکۆڵەرشیپی ڕێژەیمان هەیە کە ئەمیش چەند جۆرێکە کرێی خوێندن و بەشەناوخۆیی ئەکرێ لەسەر زانکۆ بێ بەڵام موچەی ماگانەی لەگەڵ نییە جۆری دووەمیانەوە کرێی خوێندن لەسەر زانکۆیە بەڵام بەشەناوخۆی و موچەی ماگانە ئەوەش بوونی نییەوەتە بەشەناوخۆی بێ خۆت بیگری و موچەی ماگانەش هیچ پرۆپارێک نییە بۆ مەسرەف بەشێکی تر لە سکۆڵەرشیپەکان بەشێک لە کرێی خوێندنەکە لەسەر زانکۆیە نیوە زیاتر یاخود کەمتر بڕێژە بەشی دووەمی لەسەر خوێندکارە ئیتر بەشەناوخۆی و موچەشی لەگەڵانی دێنە سەر خوێندن بە شێوازی سکۆڵەرشیپ واتە سکۆڵەرشیپی گشتی فول سکۆڵەرشیپ کرێی خوێندن نییە کرێی خوێندن نادەی کرێی بەشەناوخۆیی نادەی و لەگەڵ یا چیش وەرەگری تۆ مەبلەغێک بڕێک پارە وەرەگری کە موچەیەکی ماگانەیە بۆ خوێندکار کەیتر ئەم موچەیە زیاتر بۆ CSC ماستەر و دکتۆرا ئاگرێتەوە بۆ بەکاردۆست تەنها ئەوان ئاگرێتەوە کە زمانی چینی ئەزانن بەڵام بەشەناوخۆی و خوێندن بێ بەرامبەر بۆ ئەوانش بۆوانەی کە تەنها بە زمانی ئینگلیزی خوێنن دێنە سەرەوەی کە ئێمە چۆن سوودمەند بین و لەکوێوە دەست پێ بکەین بۆی کە ئەم سکۆڵەرشیپانە وەرگرین ئەتوانی پەیوەندی بکەی بە ئێمە وەکو وێبسایتی www.study.kr و ئەم پێداویستیانەمان بۆ بنێری کە خۆی بینێتەوە لە پاسپۆرت تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی وێنەیەکی مامەڵەی بەڕێزت بڕوانامەی پێشوو ئیتر بڕوانامەی جیداری هەیە ئەوەی کە لەسەر مێز یاخود بە دیوارە هەڵەواسرێ و بڕوانامەی ئەوەی کە بە نمرەوە ئەبێ ئەم دوو بڕوانامەیە تەزیق کرێ و تەزیقکراوی وەزارەتی خوێندنی دەرەوەی وەزارەتی دەرەوەی عێراق بێ پشکنینی پزیشکی چوونە دەرەوەی وڵات CV بەڕێزت CV خوێندکار بەڵگەی بێتاوانی خوێندکار واگەر بۆ ماستەر یاخود دکتۆرا بخوێنی پێویستە تۆ پشگیری دوو مامۆستای خوێندنی پێشترت بهێنی بووە تا ئەگەر تۆ بۆ ماستەر بخوێنی ئەچیتەوە بۆ زانکۆی خۆت لە مامۆستا بەڕێزەکان داواکەڵی پشگیریم بکەن بۆ ئەوەی کە بمەوێت لە وڵاتی چین بخوێنم ئیتر ئەوانیش پشگیری تەکەن و زۆر ئاساییە
و پلانی خوێندن کە ئەم بەشیان زۆر گرنگە بێت تۆ پلانی ئەوت هەبێ کە دەیتە وڵاتی چین بۆچی ئەم وڵاتە هەڵەبژێری بۆچی ئەو زانکۆی هەڵەبژێری بۆچی ئەو پرۆگرامە هەڵەبژێری ئامانج چییە کاتێک تۆ دەی ماستەرە خوێنی یان دکتۆرا خوێنی حتمما ئەبێ ئامانجێکت هەبێ واتە بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەبێت تۆ ئەو زانکۆی ڕازی بکەیت کە قایلیان بکەیت کە تۆ نیەتت ئەوەی بێ لە وڵاتە بخوێنی و بۆ ئامانجێک چۆن بڵێ بجەنگی ئیش بکەیت و ئەکرێ ئێمە لێرە کۆتاییمان هێنا بە سیمینارەکەمان ئەکرێت چەند پرسیارێک بۆ بەڕێزت دروست بێ وەکەوەی کە مەرجە زمانی چینی بزانین یاخود بڵین خوێندن تەنها بە زمانی چینیە بۆم خاڵەیەمە ئەڵێن زمانی چینی تەنها بۆ بەکارلووس ئەگەر تۆ بتەوێ ستایپێنەوە تا موچە وەرەگری ئەتوانی تەقدیم بکەیت کە ئەویش HSK 4 بەڵام باقی سکۆڵەرشیپەکان ئیتر بۆ بەکارلووس و ماستەر و دکتۆرا هەمووی بە زمانی ئینگلیزیە واتە خوێندن لێرە بە زمانی ئینگلیزیە پرسیارەوەی کە ئایا ڕاستکردنەوە بۆ بڕوانامە ئەکرێ زانکۆکانی وڵاتی چین هەمویان ڕانکیان زۆر بەرزە و هیچ کێشەیەکی لەو جۆرە دروست نەبووە تا ئێستا لەخوا بەزێ بێ بەڵام پێش وەختە بۆ نمونە هەر زانکۆیەک هەبێ باشتر وایە لە لیستی وەزارەتی خوێندنی باڵایە بەڕێستان چێکی بکەنەوە ئێمەش لێرە هەر خۆمان چێک یەکەینەوە زانکۆیەک هەڵنابژێرین کە معتەریف نەبێت خاڵی سێم ئەوەیە کە چ ناوچێک لە وڵاتی چین بۆ ژیان گونجاوە یعنی ئەمە ئەکەوێتە سەر جوگرافیای وڵاتەکە بەشی باکووری وڵاتەکە ڕاستی زۆر ساردە یعنی ئەکە لە زستان ئاگاتە ناقص 30 پلە 25 پلە ژێر سفری واتە و بەشی ناوەڕاستی تا ڕادێک ژیان ئاساییە بۆ منە بەفریتە زستانی ساردە هاوینی گەرمە بەڵام بەشی باشوور کە ئێستا من لێرە ئەم هەرێمەی ئێمە بەفری لێ نابارێ واتە هەرێمێکی هەمیشە سەوزە بەڵام هاوینی زۆر گەرمە لەبەرەوەی لەسەر سنووری ئاویە و شەی زۆرە لەبەرەوە یعنی هاوینی ڕاستی چۆنەڵی بێتام گەرمە بەڵام زستانەکەی تا ڕادێک ئەوەنە سارد نییە کە یعنی نەتوانی ئیدارە بکەیت پرسیاری چوارم وەیە کە کارکردن و خوێندن لێ کاتە ئایا ڕێگە پێدراوە بابەتی کارکردن لە وڵاتی چین بەپێی یاسا بۆ خوێندکار بە تەواوەتی ڕێگە پێدراو نییە بەتایبەت تۆ ئەگەر لە کاتی خوێندنەکەتە بتەوێت لە شوێنێک دەوام بکەی ئەمە بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نییە بەڵام ئەکرێ بۆ نمونە لەگەڵ کەسی خۆمانە چێککردنەوەی مەوادە ئیتر کڕینی مەوادە ئەکرێ ئەم شتانە بکرێ بەڵام شتێک نەکرێ کە لە دەرەوەی یاسا بێواتە تۆ بەلای شتێکان نەچی کە ناقانونی بێ ئیتر بە هەر جۆرێک لە جۆرەکان بەلای کاری ناقانونیان نەچیش کڕینی ئەو جۆرە مەوادانە یاخود چێککردنەوەی ئەمە گرفتێک دروست ناکەن و پرسیاری خواردن لێرە لەوانەیە بکرێ بۆ نمونە ئایا خوێندکاری موسڵمان گرفتی دەستکەوتنی خواردنی حەڵاڵی بۆ دروست دەبێت ڕاستی وڵاتی چین یعنی موسڵمان لێرە هەیە بەڵام زۆرینە نیە و کەمینەیە هیچ کێشەیەکی دینی دروست نابێ بەڵام بۆ بابەتی خواردن یعنی ئەمە حقیقەتێکە لە وڵاتەکە خواردنی حەڵاڵ زۆر دەست ناکەوێت بەڵام هەیە لە هەموو شارێکە هەیە و لە زانکۆکانیشە ئەوەی کە خوێندکاری نێودەوڵەتی وەرەگرێت تا ئێستا من نەمبیست و زانکۆیەک خواردنی حەڵاڵی تیانە بێت سا بۆ نمونە ئەم زانکۆی ئێمە مەطعەمێکی حەڵاڵی تایە کە یعنی خواردنی حەڵاڵی تایە و جگەلەوەش لە شارەکەیە یعنی مەطعەمی زۆری تیای حەڵاڵی تر چێ حەڵاڵی سینی بێ چینیەکان خۆیان موسڵمانە چینیەکان یاخود ئەوەی کە تورکی و عەرەبی و ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانە ژین ئیترەمە ئێمە لێرە سیمینارەکەمان تەواو بوو ڕاستی نامەوێت زۆر لە کاتی بەڕێستان بگرم ئەگەر بەڕێستان بتانەوێت چۆن پەیوەندی بکەن بە ئێمەوە ئێمە وێبسایتمانەیە بە ناونیشانی www.study.krd و کەناڵی تەلگراممان هەیە بە ناوی study krd ئەگەر سێرچێک بۆ ناونیشانە بکەن واشتوانن لەوەی واتساپ و هەر پرسیارێکترتان هەبوو و سوپاس بۆ ئامادەبوون من لێرەوە دووبارە دەستخۆشی لە پەیمانگای نۆستالجیا ئەکەم کە ڕۆژگارێک وەکو پێشتر ئاماژەم پێکرد منیش وەکو بەڕێستان هاتم
یعنی لە پەیمانگای نۆستالجیا و بەژاری کۆرسێکی زمانم کرد دواتر ئەم دەرفەتم بۆ دروست بوو کە بەڕووی جیهانە چۆنڵی بکرێمەوە ڕاستی من تەقدیمی چەند وڵاتێکیشم کردووە وەکو بەریتانیا وەکو کەنەدا وەکو ئیتالیا ینی ئەمانە ڕاستی هەمووی ڕەفزم وەرگرتووە بەڵام سوپاس بۆخوا یعنی گرنگ نەتیجەیە گرنگەوەی کە من کۆڵم نەدا هەوڵمدا بەردەوام بوو دوای 2 ساڵ 3 ساڵ توانیم سکۆلەرشیپێکی زۆر باش وەرگرم و توانیم ماستەر تەواو بکەم لە یەکێک لە باشترین زانکۆکانی وڵاتی چین و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ببورن ئاسیایە و ئێستاش خوێندکاری دکتۆرام سوپاس بخوا جا ئەمەوێت بە بەڕێستان بڵێم یعنی ئێوە هەر بەڕێزێک لە ئێوە حتمما نیەتێکی هەیە جا ئەم نیەتە ئیشەڵا خێرە بێ و بۆ خوێندنە بێ یاخود بۆ شتێکی تر بەڵام خێر بێ گرنگەوەیە کە تۆ بەردەوامەکە بۆی کە ئیشی لەسەر بکەی واتە کاتی خۆتی پێ ببەخشی و هەر شتێک هەر کارێک ئەگەر بەڕێزت خۆتی بۆ تەرخان بکەی واتە کاتێکی خۆت بۆ نمونە ئەمە کات بە سۆشیال میدیا زۆرە کوژین با چیە سەعاتێک کەمتر فەیسبوک یاخود تۆڕە کۆمەڵایەتەکانی تر بەکاربێنین بیبەخشین بۆ ئامانجەی کە هەمانە یعنی لە ماوەیەکی کورتە ئەتوانی ئەو فەرقە دروستکەین ئیتر ئەگەر بەڕێزت بۆ نمونە زمانی ئینگلیزیەکەت باش نەبێتوانی کاتەکەت ببەخشی بەوە یاخود هەر شتێک لەو بابەتە یعنی هەر یەکێک لێمە وەکوتم ئامانجێکی هەیە لەبەرەوە کاتێک تۆ ئامانجێکت هەبێ محاولە بکە هەوڵی تەواو بدە کە تۆ بگەی بۆ ئامانجە و هیچ شتێکیش زەحمەت نییە یعنی من حەزەکەم لێرەوە قسەیە بکەم یعنی 2019 کە هاتم بۆ پەیمانگای ئایڵتس من ئیشی دلیڤەری مەکرە و کاتە ئیترەوە کۆرۆنای بەسەراهات دوای کۆرۆنا دەستمان پێکردەوە واتە لەو کاتەیە لە کاتی کۆرۆنایە کە ئەو هەموو زەحمەتی هەبوو خەڵک نەیەوێرا بچێتە دەرەوە من دلیڤەری مەکرد یعنی بیرم دێ بە ماتۆڕە هاتم بۆ نۆستالجیا بە ماتۆڕ یعنی هاتم بۆ نۆستالجیا زۆریش لام ئاسایی بوو لەبەرەوەی من ئامانجێکم هەبوو لەبەرەوە کاتێک بەڕێزت ئامانجێکت هەیە یعنی بیر لەوە مەکەرەوە چواردەورەکەت چۆنەڵی بە شێوازێک لە شێوازەکان سیر بکەن کە سارد بکەنەوە لەو ئامانجەت یعنی ئەمە قسەی من بوو بەشێک بوو لە ئەزمموی پێشوم کە ئەکرێ بەڕێستان ئێستا لەو قۆناغەیە بن لەبەرەوە لە هەر هەنگاوە لە هەنگاوەکانە ساردبوونەوە ڕووتان تێیەکە هەوڵ بدەن خۆتان کۆنترۆڵ بکەن و بەردەوام بن ئینشەڵا هەرێکێک لە بەڕێزیشان ئەو نیەتێک کە هەیە بۆی دێتە جێ و بۆ خوێندنیش لە وڵاتی چین هەر بەڕێزێک پرسیاری هەیە فەرموون ئەتوانن پرسیارەکانتان بکەن دکتۆر هاوڕێ دەست خۆش بێ بەڕێزی زۆر سپاس کاکە هەوڕێ بەڕێزێک لای من پرسیاری هەیە دەڵێت ئایا نمرەی ئایڵتس وڵاتی چین چەندی پێویستە ئایا لە پێی زانکۆ دیاریکراوە یان نمرەکە نمرێکی ستانداردە بۆ هەموو زانکۆکانێکێکە بەخێرات نییە و بەڕێزانەش دەکەم کە لە پەیمانگا دانیشتون عەزەتیان کێشاوە لە وڵاتی چینە ڕاستی ئینگلیزی وەکو وڵاتی کەنەدا و ئوسترالیا و چۆنەڵی وڵاتانی ئەوروپا زۆر قورس نەکراوە بۆ نمونە ئەگەر لەوێ حوتی ئایڵتسی بوێ لێرە تۆ بە 6 ئیشت ئەڕوا بە 6 ئایڵتس و زیاترەکەوێتە سەر زانکۆکان و پرۆگرامەکانیش بۆ نمونە ئەوانی کە دێن دکتۆرا ئەخوێنن ئەبێت 6.5 بەرەوسەرەوەیان هەبێت و ئەوەشی کە ماستەر ئەخوێنێ 6 تا ڕادێک یعنی لە 5.5 گرفتێک دروست ناکە ئەوەی کە بتوانێت یعنی لە بابەتەکان تێبگات چونکە تۆ ئینتەرویو تێ لەگەڵ زانکۆکانە کاتێک قسەیان لەگەڵاکەی بێ بتوانی ئەوەی کە لە نیەتتایە بە ئەوانی بگەینی واتە بە کۆی گشتێگەر پرۆسەکە باسکەین لە 6 بەرەوسەرەوە هیچ گرفتێک دروست ناکە فەرموو لاڤین خان کاکتان باش بەڕێزان سڵاو دەبێت کاک هاوڕێ دەستچاو خۆش بێ و سپاس بۆ زانیاریەکانە سڵاو لە هەموو هاوڕێیان لە پەیمانگای نۆستالجیا و سڵاو لە مامۆستا غەریبی بەڕێزیش کاک هاوڕێ بوو بورە پرسیارێکم هەبوو دەربارەی دکتۆرە خوێندنی دکتۆرە مەرجە ئەو ماوەی کە بۆی دانراوە هەمووی لێ بمێنیتەوە یان ئەتوانیت لە کاتی نووسینی دیزرتیشنەکە تا بیتەوە و بە ئۆنلاین کاریان لەگەڵا بکەی یان ئەمە چۆن چۆن یا ڕێککەوتنە
یان لە زانکۆیەکەوە بە زانکۆیەکی تر ئەگۆڕێت. ڕاستی سپاس دەکەم. زۆر سپاس بەڕێزی، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت. ئەوە کەوێتە سەر سیاسەتی زانکۆکە و گرنگترین شت ئەو پەیوەندیە کە لە بینی تۆ سوپەرڤایزەرەکە دواتە سەرپەرشیارەکەت ئەو مامۆستای کە لەگەڵ بەڕێستە کارەکە، یعنی تەنانەت زانکۆش هەموو سەلاحیەتێک دەدات بۆ مامۆستاکە. یتر ئەکرێتەوە لە ساڵی دووەمەوە بە تایبەت بۆ خوێنی دکتۆرا لە وڵاتی چین خوێندکارەکان لابیانەدرێتێ، واتە تاقیگیانەدرێتێ ئیتر بۆ ئەنجامدانی بەحسەکەیان، بەڵام ئەکەوێتەوە سەر سوپەرڤایزەرەکەت، یعنی ئەو سەرپەرشیاری کە بەڕێزت هەتە قەرارەکان ئەکەوێتەوە دەستی ئەو. بەڵام ئەکرێ یعنی خوێندکار هەیە بۆ نمونەکە گەڕێتەوە بۆ وڵاتی خۆی، علاقاتێک لەگەڵ سوپەرڤایزەرەکە علاقاتێکی ئاسایی دروستەکەی و چۆنڵێک پەیوەندیەکی هاوڕێیانە ئەو مەرجانەی کە ئەو دایانە بابەتێکە لە کاتی خۆیان حازریەتی، ئەگەر تۆ ئاوا لەگەڵ سوپەرڤایزەرەکە تا بڕۆی ئەوش هاوکارتە بوویت گرفتێک بزانێت. دەست خۆش بە کاگاوڕێ. پرسیارێکی تر لای من هەیە زێر نەبێکیان ئەوەیە ئەخۆ حساب بانکی پێویستە، ئەمە یەکەم. دووەم، ئەگەر کەسێکە بێ ماحەدی تاو کرد دەبێت نمرەکەی لە چەند کەمتر نەبێت، ئەتوانێت بۆ بە کالۆرێس بخوێنێت یاخود؟ بەڵێ بۆ بابەتی حساب بانکی ڕاستی هەبێ باشترە، لەبەرەوەی لە وڵاتی چین لەرە حساب بانکی ئیشی پێکرێ، بەڵام بۆ نمونە لە وڵاتی عێراق زۆر گرنگی بە حساب بانکی نادرێت. ئەگەر هەبێ باشترە، بۆ نمونە ئێستا کۆمەڵە حساب بانکیە کە FIB-یەکی کار دەهەنێت لە حساب بانکیەکان، ئەتوانی بە ئاسانی دەرکی و بتوانی وەکو بەڵگەیەک بەکاریبێنی، بەڵام نەشبێ گرفت دروست ناکە، بەڵام هەبێ چۆنڵی سەپۆرتێکی باشترە، پشتگیریەکی بەهێزترە. و عەفو پرسیاری دووەمت کاکەنس ببوورە. کاگاوڕێ پرسیاری دووەمی ئەوەیە کە ئەگەر کەسێک ماحەدی تاو کرد واتە دیپلۆمی هەبێت، باشە ئەتوانێت لێ بۆ بەکات یاخود؟ زۆر باشە. بۆ بەڕێزانەی کە ماحەدیان تاو کرد و ڕاستی ڕۆژانە کەسێکی زۆر ئاوا بۆ شێوازە نامم بۆ نێرێ، لێرە تۆ بێت لە خوێندنی بەکاردرۆستۆ دەست پێ بکەی، بەڵام ئەکرێ هەردوو بڕوانامەکەت بەکار بهێنی. بۆنمونە بڕوانامەی پۆلی شەشت نمرەکەی ئەگەر زانی باشاتوانی بەکاری بێنی، و ئەگەر ماحەدی شتە بێ بە هەمان شێوەتوانی بەکاری بێنی، واتە ئەتوانی. کاگاوڕێ دەرەجەکەی دیاریکراوی نییە هەرچەندێک بێت؟ بۆ بابەتی سکۆڵەرشیپ ڕاستی ئەگەر سکۆڵەرشیپ بەدەست بهێنی، بۆ نمونە بۆ بەکالۆرس 80 بەرەو سەرەوە ئەتوانی فۆل سکۆڵەرشیپ بەدەست بێنی، تا ڕادێک 75 بەرەو سەرەوە، بەڵام لەو حاڵەتانە بێ ستەدی پلانەکەت، پلانی خوێندنەکەت بەهێز بێت. ئەگەر سکۆڵەرشیپ نەبێ کاکتۆرا، سکۆڵەرشیپ نەبێ گرفتێک دروست ناکە. ڕاستی لە وڵاتی چین ئەگەر لە ئەستۆی خۆت بێ تا ڕادێک قبوڵ ئاسانترە، بەڵام ئەوەی کە ئێمە ئەمڕۆ باسماکە زیاتر تەرکیزمان لەسەر سکۆڵەرشیپ، بەڵام بۆ خوێندن کە خۆت بێ گرفتێک دروست نابێت. بۆ ماستەری شەروایە کاکتۆرا؟ بەڵێ بۆ ماستەر و دکتۆرا هەر یەکێک لە قۆناغەکان، یعنی شێوازەکانی خوێندن، ئەگەر تۆ بێ لەسەر حسابی خۆت بخوێنی، ڕاستی ئەو زانکۆیە پێی خۆشە، چونکە لە هەموو جیهانە ئەو زانکۆیانە داهاتێک بۆ خۆیان کۆکەنەوە لە ڕێی خوێندکارانی بیانیەوە، و ئەکرێ ئەمە یعنی زۆر مەرجی قورسدانن، بەڵام بۆ سکۆڵەرشیپ لەبەرەوەی ڕکابەرێکی زۆری لەسەرە تر لە تەواوی جیهانە، بەتایبەت لە دوای کۆرۆناوە خەڵک زۆر چاوی چۆتە سەر وڵاتی چین، مەرجەکان تا ڕادەیەک قورسرە، بەڵام بۆ خوێندن ئەگەر بێ لەسەر ئەستۆی خۆت بێ زۆر گرفت دروست نابێت، واتە ئەگەر نمرەکەش کەم بێ گرفتێکی وانە. هەر بەڕێزێکی تر پرسیاری هەیە فەرموو. فەرموو پەپوولە خان. فاطمه عفو کاکاوڕێ. بەڵێ زۆر ساڵ بۆ زانیاریەکانە. من یەک پرسیارم هەیە، ئەگەر منە دوو کەس بڵنگ لە یەک عیلە بخۆم و مێردەکەشم، ئەگەر بمانەوە CAC بخوێنین لە ئەنی فول سکۆڵەرشیپەکە و مناڵێکمان هەیە، بە ئاسانی ڤیزە بۆ ئەو مناڵە وەرەگرین کە بیبین لەگەڵ خۆمانە، ینی ڤیزەمان ئێنێ؟ بەڵێ دەستەکانە. زۆر بەڕێزی زۆر سپاس.
بۆ بابەت خێزانەوانی کە ئەیانەوە بە خێزانی بێن بۆ ئێرە بەڵێ ئەکرێ ئەو شتە، بەڵام ڕێکارەکانی کەمێکی زیاتری پێچێتەوەی تۆ بە تەنیا بێ لێرە بخوێنی، بەڵام ئەکرێت. ئەمە لێرە خوێندکارمان هەیە خۆی و عایلەکەی لێرەیە، ئیتر مناڵیشیان لەگەڵە و هیچ گرفتێک دروست نەبووە. بەستەکەی من ئەوەیە گە فول سکۆلەرشیپەکە وەرگرین، ینی ئێڵن لە بەشە ناوخۆیان بمێنینەوە بە خێزانی. بەشە ناوخۆی ڕاستی ناتوانانی، ئەگەر لە ناو زانکۆ بێ ناتوانانی، بەڵام ئەگەر لە دەرەوەی زانکۆ بێ سام زانکۆی من لە دەرەوە ئەژیم، بەڵام زانکۆ حاڵەتێکەیە لێرە ئەگەر تۆ بۆ نمونە بە فول سکۆلەرشیپ بێ موچەی ماگانەت هەبێ داخلیشت بێ بەرامبەرە، لەو حاڵەتە ئەگەر بتەوێت لە ناو زانکۆیان نەژی وەکەوەی کە من ئێستا بم شێوازە لە دەرەوەی زانکۆ ئەژین. زانکۆ 1000 یوانی داناوە کە نزیکی 120 دۆلارە بۆ بەشە ناوخۆیی. لەم حاڵەتەیە ئەو ڕەپارەیە بۆ تۆی خوێندکارە گەڕێنەتەوە، تۆ توانی بچی لە دەرەوە شوقەیەکیان هەر جۆرێک لە جۆرەکانی شوێنی شەجێبوون بگری. ئیتر ئەگەر لە دەرەوە بیای ئاساییە، یعنی چەند نەفەر بن ئاسایی، هیچ کێشەیەک دروست نابێت. دەستەکانە خۆش بە ئەفوەیەک پرسیارەکەمەوە ئەی بۆ ماستەر ببوورە تێنەگەشتم. بۆ خوێندنی ماستەر، یعنی ئەگەر بمانێ ماستەر خوێنین دەرەجەی پێویستە، یعنی دەرەجەی پێویستە جامیعەی لێرە بابڵێ، یعنی وەکو باسم کرد بۆ سکۆلەرشیپی گشتی بە تایبەتی فول سکۆلەرشیپ لەبەرەوەی یعنی منافەسێکی زۆری لەسەرە مەسەلەکە ئەوەیە، یعنی تا ڕادێک هەفتا بەرەو سەرەوە یعنی زەڕورە. دەستەکانە خۆش بێ، زۆر سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاس. کاگەڕێ یەک پرسیاری عازێت نەبێت کەسێک ئەتوانێت مانەوەی هەمیشەیی وەربگرێ واتە ئیقامە وەربگرێ؟ بەداخەوە لە وڵاتی چین ڕاستی مانەوەی هەمیشەیی بە هیچ جۆرێک نییە، مەگەر حاڵەتی زەواجیان هەشتێک لەو بابەتە ڕوویدا، بەڵام بەگشتی یعنی ئیقامە نادا بە هیچ کەسێک. خەڵگە ناسم لێرە ساحب کۆمپانیایە 15 ساڵە لێرەیە، بەڵام یعنی ناتوانێت سوودمەند بێ لە ئیقامە بە مانەوەی گشتی، لەبەرەوەی وڵاتەکە خۆی دانیشتوانی زۆرە و دەرفەتی کاریشی زۆرە بە حکمەوەی کە معمەل و کارگەی زۆرتیایە، بازاڕی زۆرتیایە. ئەگەر ئەو ئۆفەرە پێشکەشکە یعنی خەڵکێکی زۆر دێ، مشکلەکە ئەوەیە. بەڕێزی بەس بۆ نمونە ئەگەر تۆ بێی لێرە بخوێنی یان ئیش بکەی، تا و کاتێک خوێنی تا و کاتێکی ئیشەکەی ئەتوانی یعنی لەم وڵاتە بمێنیتەوە. نازانم بەڕێزان هیچ پرسیارێکی تریان هەیە ئەوانەی کە لە پەیمانگان و ئەوانەش کە لە لایڤن؟ کارێکی دکتۆر هەڕێ پرسیارێک بەس پەیوەندی بە بابەتەکەەوە نییە، بەڵام پیاوێکی بەرز شتێک سەرنجی ڕاکێشاوە لێ. بەڵێ بەڵێ کاگەڕێ مەبەستەکەی دەوێت لە چ شتێک زۆر سەرنجی ڕاکێشاوە لەوێ لە چینیانی شتێکی دیاریکراوە؟ وەڵایی ڕاستی ئەم وڵاتە یعنی تا نەیتە ئێرە ڕاستی نازانی چۆنەڵی وڵاتێکی جوان و نایابە، یعنی خەڵکەکەی زۆر باشە، بەجددی خەڵکی دەرەوەیان زۆر خۆشەویتر، ئەمەش ئەگەڕێتەوە بۆ لایەنی بازرگانی و کللتوری خۆیان، چونکە هەرێکێک کە دێتە وڵاتەوە سوودێکی بۆ وڵاتە ئەبێ لە داهاتوە. بەڵام بەکۆی گشتی یعنی وڵاتەکە زۆر لە پێشە، سەرڕای ئەوەی کە ئەم وڵاتە وڵاتێکی چەند گەورەیە، دانیشتوانەکەی نزیکی ملیارێک و 500 ملیۆنە، کەم ڕقەمە تەنها بەدەم خۆشە. ئەم هەرێمەیەمە 126 ملیۆن کەسی تایە، ئەم شارەی من 18 ملیۆن کەسی تایە. یعنی وڵاتەکە سیستەماتیکە، شتەکان ڕێک خراوە، کەس ناتوانێت شەڕ بکە، کەس ناتوانێت یعنی مافی نەفەرێکی تر پێشێل کاجا ڕاگەزپەرستی بە هیچ جۆرێک بوونی نییە، یعنی نەتەوە پەرستی بوونی نییە. بۆ نمونە ئەگەر بابەتی ئەوەی کە بۆ نمونە من تەلەبێکی موسڵمانم یاخود بابەتی دینی، ئەم شتانە لێرە من ڕاستی نەمبینی و یعنی لێرە من کە دێمە ئێرە لێرە ئەژیم بە مرتاحی ژیاوم ڕاستی. یعنی ئەوەی کە گرنگ بێ سیستەماتیک لە وڵاتە
وڵاتەکە زۆر ڕێکخراوە واتە ئەم هەموو دانیشتوانە زۆرە یعنی شەڕێک دروست نابێ گرفتێک دروست نابێ بەجددی ئەمەش زۆر سەرنجی ڕاکێشاوە سەرەڕایەوەش ینی ئەم شارەی من لە پێشتریش باسم کردووە ڕاستی یعنی شارێکی تازەیە 43 ساڵە دروست بووە 18 ملیۆن کەسی تایە یعنی هەمووی باڵەخانەی نوێ بینای تازە پێشکەوتن یعنی هەر پێشکەوتنێک لە هەر شوێنێکی جیهانە چۆنەڵی سەر هەڵدا ئەمان ڕاستەوخۆ لێرە لە وڵاتی خۆیانە جێبەجێ ئەەکەن جا ئەمە بەجددی زۆر سەرنجی ڕاکێشاون یانی ئەو کۆنتڕۆڵکردنی وڵاتەکەیان بەجددی کاریگەرە خاڵی جوانیان زۆر زۆرە بەڵام بەگشتی ئەمە ئاسان نییە تۆجان دەست خۆش بێ لە ساڵ بێ وایە پرسیاریان نەماوە لای ئیتر بۆ بەڕێزانش کە یانەوێ پەیوەندی بکەن پەیمانگای نۆستالجیا ئەتوانن لەوە پەیوەندیمان پێ بکەن و ئەمەش هەر ژمارەی شەخسی و وێبسایت و کەناڵی تەلێگرامەکەی تایە و سپاس بۆ ئامادەبوونتان هیوادارم هەر یەکێک لێوە ئامانجێکی هەیە بتوانێت پێی بگات دەست خۆش بێ کاک تۆجان بەخێر بمێ بەڕێزی زۆر سپاس دووبارە بەخێراتن دەکەم وەگەر پرسیارتان نەبێت لایڤەکەدا ئاخرینەوە تاو دەست خۆش بێ کاک تۆجانەوە لای من تاو بوون ئەگەر ئۆنلاین دەستان خۆش بێ دووبارە مەسافری و تاوای ستافی نۆستالجیا بەخێر